ماوەی لەمە بەرێک دوو برادە بێمەیان ڕاگەیان کە لە چەند کەسێک هەوڵی ئەوە ئێن شتەکانی ئێمە بە حساب وابشانن کە بێکەڵکە باش نییە ئەمە کێشە نییە بەخێوکەر خۆی توانێ بڕیار بە بەڵام کاتێک کە هیچە کۆمنتە نووسێ دەربارەی ئێمە یا شتێک دابەزێنێ هەندێکە زەوڵەیە ئەچێتە ناوە بۆ ئەوەی ئەلاساس شتەکانی ئێمە سوکەن و هەر لەبەر ئەوەشە ئێمە وەکو دوکانی کاردینالە وەکو سۆران جەمال شت بڵاو ناکەم و چکە هەندێک کەس بەبێ ئەوەی هیچ پەیوەندیمانە بێ بە بابەتەکانەوە قسەی ناشرین نووسن یا باسی پێویست ناکە باسی کەم داوام لە هەموو ئەدمین و بەڕێزانە هەیە ئەگەر پێیان خۆش بێ ڕۆژە لە ڕۆژان ئێمە دووبارە بەشداری بکەینەوە مەجالی شتانە نێنێ هاوڕێک ڕسمێکی داناوە باز لە دانی کەنارەکەی ئێمە کامە و دانە کەناری ئێمەیە بە هیچ شێوەیە ڕەنگی سەوز و زووری تیانە ئەم جارەش زۆر بەدەنگێکی بەرز ئەیڵێم هیچ فڕوفێڵی تێ نەکراوە هیچ مەوادێکی کرمیایی تێنە بە هیچ جۆرە لە سلێمانی یا لە هەولێر یا لە بەغا پڕ نەکراوەتەوە ئەم قسەیە حەزەکەم زۆر باش تێ بگەن ئەم دانەدانێکی ئەڵمانیە لە 100% و جوان سەیریکەن بزانشتی سەوز و سووری تیایاننا و بەداخەوە کە ئەم شەویچێ لە هەر برادرە نزیەکانی کاردینال کە خۆی لێرە شت ئەکڕێ بۆ تێرەکانی باسی سەوز و سوورەکانەکە ئەو شتە سەوز بە هیچ شێوێتیان نیە فەرمونون ئێمە ئەمە هەموو دانەکانە ئەمە هەموویەتی هیچی سەوز و سووری تیانە و بە هیچ شێوێ مەوادی حافیزەی تیانە و بۆ یەک ساڵە ئەو شەوە حەزەکەم تێبگەن بۆ یەک ساڵ مەبەسمان لە چیە کە هەموو جارێ باسیەکەین زۆر سپاس.